لەسەر دەستی 964 هاکان دیکۆر بۆ برا گەورە. الله وجماعة جاجنتان فيروز بي وزعتك واحوالات جاجنك فيروز جانك مبارك بلهزا جاجنان عفوا وزعتك وا زۆر سپاس تعود ما زكم جاجنك كودا بيني وخلكي كودا بيني والله خەڵکە غش بينا غرش بينا والله زاني ما گەشت تيجيشتي بینە، اتو وزعتك وا سپاس دەکەم بەس ئەم دەم لقاي شكاري كوي لقاي شكاري كوي نەخوای بەزیاد اتو وزعتك وا وەستان با پرسیار لە تو إيه بکەم جان. چ ئاژەڵەکی جیاواز بینێم اوي والله ئەوە جیاوازە ئەوە زۆر جیاوازە ئەو ئەسپ و کەرەچیویە جوت بوونە پێکەوە تويتسي كاكا ئەسپ و زبرق زبرق جیبرەقە ناز ناویسیە پێکەوە جوت بوونە ئەوە شتێکی جیاوازە. پێشتر لە راپۆرتەکەی 964 بینیتان بەڵێ پێشتر بینیمان بەڵام ئەو جارە ئەزمان کرد بە خۆمان بێ ببینیم بەس بە خۆشمان بینیمان ئەسپەک و کەرەشی شیوینە جوت بوونە. جیالەوە دەبینیت هاوڵاتیان زۆر سەردانی ئێرە دەکەن زۆر هاوڵاتێک سەردانی باخچی ئاژەڵانی هەولێر دەکەن بە خودای هەموو هاوڵاتێکی لێ عەرەبی لێ ئەزنەبی لێ کوردی لێ سووری لێ بەڵام زیاتر وەکو ئەو جێژنێ دەبینیم کوردەکانی خۆمانە خەڵکی هەولێر زیاتر سەردانی خەڵکی هەولێرە ئێستا دەبینم زیاتر خەڵکی هەولێرە نەک عەرەبە. وەستا سلااو لێ بێ جژنی تۆش پیرۆز بێت چی وای لێ کردی کە بەردەوام سەردانی باخچی ئاژەڵان بکەیت والله اورو بزوري امنينا بزوري بزوري قلتي هسه بروح ئیش دەکەین ئەو ڕۆژگەتنەوە بچین زەوەی زیاتر جیاواز وەگرین. 2 ساعات ني تايم باري واصل كاتم يك ساعات الرزام لي ذكا بارم واصل. السلام عليكم برای من كاكا بو جوجنا بو نبنزين انت نغسلي كرديا ها نبرتي داينا والله هەموو شتێک عادی منە بەردەوامەوە کێشتانەیە کێشە آخرەوە دەکاتە کێشە هەموو شتێک عادی منە ئەوە دەوێت سافی وەگری سارێ خۆی ڕاگرتێ پێش دەکەی ماڵێ بەخوا بە سارێ خۆی ناتێ همو خلچ دلم برا قورما والله برام برام ئەو برا گەورەتی پیرۆزی تی والله لو روا تواو ئەرێ والله تاو لسو كنالي بيكاتين بەس ئەوەیە من دەم کردێ بێت جواب بکەی تواو باشە تەواو لەسەر دەستی 964 تو دەبێ برا بيكاتين دبنا برا قورا لەو پەیامەی لەسەر دەستی 964 هاکان دیکۆر بۆ برا گەورە بەڵام کومە سوفم کردێ دەبیش ئەویش ئەوە بیتن تواو باشە تواو تەواو تواو شاهد بالكاتب شاهد بن